با بێتە کایەوە ئەو کاتە بڵاو بووە ئەبێ بەنوێ جارێ نازان. لەو سەردەمە کە جەنابتان هونەرتان دەکرد هونەر هەروەکو ئارەزوو بوو ینی ئەوە نەبوو بڵێ بازرگانی پێوە بکەن بە بەراورد بە ئێستا چۆن هەڵی دەسەنجێنی؟ ئەو کاتی ئێمە ئەوە با بڵێن ئەرکی سەرشانمان بوو، ئەرکی سەرشانمان بوو، ڕێز لە خاک بگرین، ڕێز لە میلەت بگرین، هەوڵ دەین ئەم کووردە هەنگاوی بەرەو پێشتر هەنگاوی بەرەش تا ئەگەی تا لە بندەستی ڕزگارە بی. ئەمە هەوڵدانی ئەوێ گاڵتە نییە. 1500 ساڵی من لە بندەستی لە زمانی ساسانیەکان و بگرێت ڕەنگە زیاتریش بێ. ئیتر هەندێکمان حەزی لە بەندەستیە، هەندێکمان حەزی لە سەربەستیە، هەندێکمان حەزی بە خزمەکاریە. بتوێنێتێ میلەتی بەندەست داگیرکەران دائیمەن شەڕی تایبەتمان لەگەڵاکەن، حربی نەفسی پێوترێ، جەنگی دەرونیمان لەگەڵاکەن، ئەمان شکێننەوە بۆی بڕوات بە خۆت نەیە. جاری وا هەیە وایان لێکردو ڕۆشنبیریش بشکێننەوە، بەڵام ئەوەی کە ئاگای لە خۆی بێتوانێت تا ڕادەیە دەرەقەت بێ یاوەتە دەستێدارە ئەدرێ هەڵی ئەبژێرێت بە پیرۆزی یاوەتە بند دەکرێت ماوەیەک خۆی و شانسی دەرەچی ئەدرنەچی. باڵا بەرزەوەی نەشمی لەو هەی چاوەکەم بێمەڕۆ. مامۆستا باسی تایبەترین بەرهەمتم بۆ بکە. تایبەترین زۆر کەس نازانێ. ئەوە 1974 ڕۆژی چوارشەممە فڕۆکەکانی جەنگی باسی عێراقی هات قەڵازیان تۆباران کرد. کۆمەڵێک شەهید خۆشم لێ بووم بریندار. ئیتر لەگەڵ مامۆستا سەرداری برای مامۆستا ئەحمەد سالار بە عارەبانە شەهیدەکەمانە قسە سەر بۆ مزگەوت. ئیتر ئێوەمان بەجێ حتە مامۆستایەکی کۆیە ناوی مامۆستا حەمید و مامۆستای زراعە بوو لەگەڵمانە ئەوی شەهید بوو لەوێ. ئیتر زۆر گەنجیکە لە ئەوانی کە لە زانکۆ بوون. وەرحاصل هەموو کەسێ زۆر کەس ئەو مێژوو ئەزانێ بەس حەق نییە لەبیر بکرێ. ئەو بریندارین، هەموو بریندارین. ئێوەمان بەجێ هێشت چوینە سەر سنووری دەستکرد. ئیتر نووسینێکم نووسی بە ناوی ون بە لەبەر چاوم سەدەی بیستم، ماڵ ئاوایی سەدەی بیستم. جە باسی نوێنەری بە حیساب نەتەوە یەکگرتوەکانەکەم. بەس نەتەوە یەکگرتوەکان بەڕاستی ئەدرسێکی زۆر هەڵەیە، حەقە بیکەنە وڵاتە یەکگرتوەکان درۆکن، هەمویان شەریکن. ئەگەر نەتەوە یەک بگرێ شەڕ و شۆڕ نامێنێ. هەمویان شەریکن لە فرۆشتنی چەک و لە بەرژەوەندی بازرگانی و لە پلانت دانیە بە یەکجاری بگەڕێیتەوە لێرە بژی؟ نازانم جارێ وایە دەسە مناڵەکانم لێ ئەخێن تازە پابندی ئەوانم زارە منداڵەکانم زیاتر حەزەکەن بێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان. ئێنەوە وڵاتێکی جوان بزانە حتا ژوژک نەوەی خۆی خۆشێ ناڵێن ناشینە ژوژک. ئەگە وڵاتەکە لە چا وڵاتانی کە کەمێ ناشین بێت لە هەموو وڵاتی جوانترە لە دنیای ئێمە. خاکی خۆمانە، خاکێکی بێمنەتە بەسەری ئاڕووی میلەتی خۆمانە بێمنەتە گفتوگۆکەین. حکوومەتی خۆمانە هەل ناو میلەت دروست نەبووە. ئێبی ڕێزی کاکە عەرەب و تورک و فارس و ئەمانە بەچی بوون ڕێزیان لە سەرکردەکانی خۆیان ئەگرت. هێشتا ماومانە یخۆ ئەوانیش 100% خاوەن ئەزمون نین. تۆزانی ئەوەتی بوونێتە حکومەت چیان پێ نەکردین. ڕۆژ لە دوای ڕۆژ موامەرەوات و چی خۆ باشەی بینی. ئێمەش لە تاوا چیەکەین خەتا یەکترەگرین. ئەڵێن خەتای حکومەتی لەوانە بڵێ خەتای میلەتە. کاکە خەتامان نییە، خەتای داگیرکەرانە. بە عەقڵمان بێتەوە هۆش.
نەختی وشکار بین بە خۆمانە بچینەوە داگیرکەران شەڕی تایبەتمان لەگەڵاکەن یعنی جەنگی دەرونیمان لەگەڵاکەن ماشکێننەوە بۆی کەسایەتیمان بشکێن ئەبی کەسایەتی خۆمان دروستکەین دروست هەریکە لە شوێنی خۆی ئێستا ڕەنگە بڵێن ئەو کابرا قسەی زلزلە کات و حاڵی حساب بێ ڕەنگە وا بڵێن مشکل نییە ئێستاش نەیزان 10 ساڵی کە تێگەن خۆشەکەتی ڕێگەم بە نەخسێ سێرێ باوەکەم